لە کاتێکدا حکوومەتی هەرێم بەناردنی دەیان وەفد بۆ بەغدا نەیتوانیوە لەگەڵ حکوومەتی عێراق بگاتە ڕێککەوتن تا موچەخۆرانی هەرێم لەو ناڕەحەتی و بێموچەیە ڕزگار بێت کەچی ئێستا بێباکانە بەتەمایە بەناردنی نامەیەک داوای موچە و بودجە لە بەغدا دەکات. پەرلەمانتارێکی کوردیش سەرڕای سەرسوڕمانی لە بێباکی حکوومەتی هەرێم بەرامبەر ژیانی هاوڵاتیان دەڵێت فەرمانبەران و موچەخۆران بوون بە قۆچی قوربانی ناشارەزایی بەرپرسانی هەرێم لە ئەنجامدانی ڕێککەوتن و گفتوگۆ. بەداخەوە ئەو هەوڵەی کە هەرێم داوێتی بۆ بەردەستەکردنی مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بریتی بووە لە ناردنی نامەیەک ئەو پێشتر وەفد چوون بەڵام ئەو وەفدانە ئاسێکی لاوازیان هەبووە وەکوەوەی کە پابەند نەبوون بە یاسا و بە ڕێککەوتنەکانی ڕێککەوتن لەگەڵ ڕێکخراوەکانی نەوتی کە نەوتیان کڕیوە لە وەکو ڕێکخراوی سۆمۆ تا ئێستا نیانتوانین پابەند بن لاوازی خۆیان نیشانداوە بۆیە ناشەفاف بوون و هەروە ڕادەستنەکردنی ئەم بەشە نەوتێکەوە ئیتفاق لەسەر کراوە بەڕاستی بێ هەڵوێستی و مووقف لاوازی حکوومەتی هەرێمە لەگەڵ بەغدا بۆیە تا ئێستا ڕێک نەکەوتون تەنانەت ئەو هەوڵانی کە دەشیدا لە ئێستادا هەر بەوەیە کە بڵێ شتێکم کردووە ئەگەنا بەڕاستی هەوڵەکان هیچی جدی نییە و نایەوێ بگەنە هیچ بنبەستێک لەبەر ئەوەی بەڕاستی بەشێک دەبێت لە چاکسازی کەم هەرێمە نایە بکرێت. چاودێرێکی سیاسیش ڕخنە لە خەمساردی حکوومەت بەرامبەر بە هاوڵاتیان دەگرێت و هۆشداری دەدات لەوەی کە چی دیکە هاوڵاتیان ناتوانن بەرگەی ئەم قەیرانە دروستکراوە بگرن. خەڵکی کوردستانیش بەڕاستی لەوە زیاتر ناتوانێت تەحمل بکە بۆیە ئەرچی لە پێشنەی حکوومەتە بە بڕوای ئێمە ئەو نامەیە کە باسەکرێت لە دەستگا ڕاگەیاندنەکان لە یەک دو ڕۆژی ڕابردوو کە حکوومەتی هەرێمی کوردستان ناردیتی بۆ حکوومەتی فیدرالی و داوای 4 موچە دەکا کە عێراق نەیناردووە بە قەناعەتی ئێمە ئەوە مەفروضە شاندێکی هەرێمی کوردستان بچی و لەسەر ئاستی زۆر باڵاش بچی چکە خۆتان نەزانن خەڵکی کوردستان وەزعی خراپە وەزع درێژەی کێشا لە چەند مانگی ڕابردوو جگەلەوەی نسبەتەک دەبردرێت لە موچە و موچە لە کاتی خۆشی نایە یانی دەتوانم بڵێم بە 2 مانگ موچەیەک دەدرێت کە ئەویش بە نسبەیەکی لێ دەبڕن بتواندرێت ئستقرارێکی دارایی لە هەرێمی کوردستان دروست و بیچیتر خەڵک لە دڵە ڕاوچێنە بن چکە بەڕاستی ئەوەی کە ئێستا دەگوزارێ ئەوەیە خەڵک هیچ چاری نییە هیچ خەیاری تری نییە هیچ بەدیلی نییە جینە بەڕاستی قابلی تەحمل نییە. ماوەی زیاتر لە 100 ڕۆژە موچەخۆران تەنها یەک موچەیان وەرگرتووە کە ئەویش بە لێبڕینی 118ەوە بووە هەر بۆیە موچەخۆران دەڵێن کابینەی نۆیەم داهێنانی لە موچەدا کردووە بەو پێی جاران موچە بە لێبڕینەوە دابەش دەکرا بەڵام ئێستا کابینە پۆلیسیەکەی هەرێم موچە دابەش ناکات هاوکات ئاماژە بۆش دەکەن بە درێژایی حکومڕانی کوردستان هیچ کابینەیەک هێندەی کابینە چاکسازی خوازەکەی نۆیەمی هەرێم بەرامبەر ژیانی موچەخۆران و هاوڵاتیان خەمسارد و بێباگ نەبووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.